هەوڵەکان بۆ گەیشتن بە ئامانجە گەورەکە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشینی هەڵەبجە بەردەوامە کە خزمەتکردنی وڵاتیانە بەبێ جیاوازی. لە بەخشینی هەڵەبجە چەند بەشێکی نوێی پزیشکی و تەندروستی کراونەتەوە و کار دەکرێت بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی پێشکەوتوو بەوانەی ڕوو لە کۆمەڵگەکە دەکەن. ئێمە پلانی زۆرتر و پلانی درێژخایانشمانەیە بەس بۆ ئەم ئێستای کە لە بەردەممانایە ئێمە بەشێکی ئەشعی ددانمان کردوێتەوە کە ئەم بەشە لەگەڵ ئەو جیهازانەی کە هێناومانن یەکێکن لەو جیهازانەی کە لە پارێزگای هەڵەبجە ئێستا دەست ناکەون یان نەخۆش ئەتوانێت لە دەرە و شوێنەکانی کە لە سێسایق و شوێنەکانی کەشە و نەخۆشەکانی جیازەکە جیازی ئەشعیدانە بە OPG و CBCT ناسراوە کە خزمەتێکی زۆر باشەکە بە هاوڵاتیانی ئەم سنوورە ناچنە دەرەوەی شار و هەروەها سعرەکەشی زۆر مناسب و گونجاوە لەگەڵ شوێنەکانی کەش و بەردەوامیش لە هەوڵی ئەوان کەشتی تازە و ئامادەکاری ئەوەکەین کە پشت بەخوای گەورە و پاشان بە هەوڵ و هیمەتی دڵسۆزان لە دەستگای خێرخوازی بەخشین لە بەرنامانەیە ئینشەڵا دەست بە کردنەوەی نەخۆشخانە بکەین لە پارێزگای هەڵەبجە. هاوڵاتیان دڵخۆشن بەبوونی بەخشین لە شارەکەدا، ڕازین بە خزمەتگوزاریە پزیشکەکانی و هیواخوازن سەرجەم بوارە پزیشکەکان لە کۆمەڵگەکەدا بکرێتەوە و لە داهاتوودا ببێتە نەخۆشخانەیەکی پێشکەوتوو. بەڕاستی نەخۆشخانەی بەخشین نەخۆشخانەیەکی پێشکەوتووە و خزمەتگوزارێکی باشیانەیە بۆ کەسانی کەم دەرامەت و فەقیر و هەژار و ئەوانە خزمەتێکی باش پێشکەشەکەن و من لیان ڕازیم هیوادارم سەرکەوتوو بن. کارێکی باشیان کردو لە بۆ نمونە سیعرەکان بەتایبەتی خۆ دەزانی هەڵەبجە شەید چەندەها ئیش و بێکاری تایە و لە ڕووی بڵێن مادی و کزە لە ڕووی هەموو بەشەکانیەوە بۆ نمونە بەشی ددانەکان بەشەکەی فەحسەکانی تر زۆر کارامە و لێ هاتوون ئەندامەکان. وڵی زۆر چاکە و خەسخانەیەکی چاکە و ئیشەڵا دوایش هەر چاکە بێت و سێمە لە شوێنێکی دوور هاتین بۆ ئێرا بۆ لای ئەم دکتۆرە و تورێکی چاکە ئەم خەسخانەی ئیشەڵا چاکە و شتەکانیشی باشە و خەڵکی ئیسفادەی لێ کردو. زیاتر لە 5 ساڵە کۆمەڵگەی پزیشکی بەخشین کە پێگاتووە لە دابەشی تەندروستی خزمەت دەکات. هەژاران و کەم دەرامەتان سوود لە خزمەتگوزاریەکان دەبین و بینینی نەخۆش لەلایەن پزیشکەوە تەنیا 3000 دینارە. هاوکات لەگەڵ ناجێگیری گوزەرانی خەڵک بەگشتی و خراپی باری دارایی وڵاتیان لە بەرچاو گیراوە بە شێوەیەک لە بەخشینی هەڵەبجە داشکاندنی گونجاو لە نرخدا بۆ تەواوی بەشەکان کراوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.